بەڵێن بە هەموو دانیشتوانی سنووری قەزای چەمچەماڵ دەدەین کە لە ئاست ئەو متمانەیە گەورە و بەڕێزەی دڵسۆزی ئەوان دابین کە لێرە بە ئێمە سپاردووە و دڵنیای خەڵکی سنووری چەمچەماڵ دەکەینەوە ئەوەی لێتواناماندا بێ لە هێنانەوە دی پرۆژەکان ئەوانەی کە ڕاگیرابوون و ئەوانەی کە گرفتیان هەبوو بە هەوڵ و هیمەتی بەڕێزیان درێغی ناکەین و سەرجەم فەرمانبەرانی سنووری قەزای چەمچەماڵی دڵنیا کردەوە کە ئەو پارێزەری ڕاستەقینەیان دەبێت مەحامیان دەبێت بۆ داواکاریەکان و بۆ پۆڕۆژەکان و بۆ هەموو ئەو کارانێک کە لە ڕووی ئیداری لە ڕووی قانونی و هەروەها تا لە ڕووی سیاسیشەوە پشتیوانی تەواوی لێکردین. سوپاسی تایبەتی بەڕێز قایمقامی قەزای چەمچەماڵەکەم کە هەوڵ و جوودێکی زۆریاوە بارودۆخی ئاسایش و ئارامی زۆر چۆتە پێشەوە پرۆژەکان بە هیمەت و پشتیوانی ئەوان و فەرمانگەکان و ناحیەکان و ئەو کۆمپانیانی لێرەن و بە هەوڵ و هیمەتی ڕاستەو خۆی حکومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتیش بەڕێز کاقوبا تاالبانی جێگری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان سەرۆکایەتی حکومەتی هەرێمی کوردستان وەزارەتە پەیوەندیدارەکان بە تایبەتی وەزارەتی دارایی پلاندانان وەزارەتی شارەوانی سامانە سروشتیەکان تا ڕادەیەکی زۆر بۆ سەرپێکەوتنەوەی ئەو پرۆژانی لەم ناوچەیە بوون لە ماوەی ڕابردووە هاوکارمان بوون تەمەنا ئەەکەم ئەمە تەنیا لە ئاستی هاوکاری نەمێنێ بە ئەرکی ڕاستەوخۆی خۆیانی بزانن خزمەتی ڕاستەوخۆی پایتەختی شەیدان و ئەنفالی پێ بکەن